بردومانی ڕۆژانی ڕابردووی ناوچەیەکی گەشتیاری زاخۆ لە پارێزگای دەهۆک کاریگەری نەرێنی لە سەرکەرتی گەشتیاری هەرێمی کوردستان بە دوای خۆیدا دەهێنێت. خاوەن ناوچەیەکی گەشتیاری لەگەلی عەلیبەگ دەڵێت دوای بردومانەکە کاریگەریەکان ڕاستەوخۆ بەدی دەکرێن و گەشتیارانی عەراب کەمتر بوونە. خودمون کارگری همه گشتیارت کردستانی کردیم جد گشتیاری چونکه اف تو باران المنطقه دو که دای کارگری همه جاگری خاص منطقه سورانگلی علیبەگ و بخالل همه جهاب نوودنگتره با گشتیارو اگه از بیمت 85% گشتیار قصدا لالیمت کرد. بەڕێوەبەری گەشتوگوزاری سۆرانیش لەگەڵ ئەوەی باس لە بەردەوامی هاتنی گەشتیاران بۆ ئیدارەی سۆران دەکات، بەڵام ناشی شارێتەوە بردومانەکان کاریگەری ڕاستەوخۆیان لە سەرکەرتی گەشتیاری هەیە. بەدڵنیاییشەوە ئەم شەڕەنەگریسە بەڕاستی کاریگەری نێگەتیڤی دەبێت لەسەر کەرتی گەشتاری هەرێم و ئومێدەوارم ئەو شەڕێکە هەیە بگوازێتەوە خاچی تورکیا نەک لە ناوخۆی هەرێمی کوردستان بێتن بۆ ئەوەی چیتر بەڕاستی هەم خەڵکی گوندەکان ئەوانەی کە لەسەر سنوورەکان دەژین و هەمیش بەشێکی زۆری ناوچە گەشتوگوزارەکانی ئەم سنووری دارایی سۆران کەوتوتە ئەم سیلسیلەیانێکەوە ئەم شەڕە بەردەوامەی چەندی ساڵی هەیە لەم شوێنانە هەیە ئومێدەوارم ئەم شەڕە وەکو باسم کرد بگەڕێتەوە نێو خاچی تورکیا بەهۆی بوونی شەڕی نێوان پەکەکە و تورکیا وای کردووە هەم گوندنشینان شوێنەکانیان چۆرکەن هەمی شوێنە گەشتوگوزارەکان بەڕاستی نەتوانێت گەشتاری بۆ بچێت. گەشتیارانی خوار و ناوەڕاستی عێراق دەڵێن بردومانەکەی زاخۆ بۆ سەرگەشتیاران هاتنی گەشتیاری عەرەبی بۆ هەرێمی کوردستان کەم کردووە. لە سەدا 85 گەشتیارانی سنووری ئیدارەی سۆران گەشتیاری عەرەبن لە ئەگەری کەمبوونەوەیان کەرتی گەشتیاری و خاوەن ناوچە گەشتیاریەکان زیانی گەورەیان بەردەکەوێت. گەشتیارانی لای ئێمە تەواو کەمی کردووە بەراورد بە ڕابردوو. ئێستا ئەو گروپەی ئێمە هێناومانە سەرنشینانی پاسەکە بووە بە نیوە. ئەو ڕووداوە کاریگەری لەسەر ماداناوە بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر حکومەت و خەڵکی دانیشتوانی دهۆک و زاخۆش داناوە نەک تەنها گەشتیاری. يعني سواء ما أثر علي كان يعني أنا السياحة بس سياحي الرحمة والخلود نمری و لێ خۆشبوون بۆ شەهیدەکانمان ئەوانەی بە بۆمبارانەکە گیانە لەدەستدا. خەڵک دێ بۆ ئەم هاوین هەوارانە بۆ ئەوەی کەشوهەوای بگۆڕێت و جەنجاڵی ڕۆژان لەسەری خۆی دەکات. تاوانی چێ بۆمبارانەکرێت؟ ئەرچی حکوومەتی عێراق و هەرێمە ئەم کێشەی چارەسەر بکەن ئەگەر کێشەکەیشان بۆ چارەسەر ناکرێت و قەناعەتیان بە تورکیا پێ ناکرێت بە پەیوەندیەکانیان لەگەڵیدا بپچڕێنن. يعني هيك القصف يصير عليهم ما صايره. يعني انتم لازم هاي الحكومه تشوف لنا حل هاي المواطنين شنو ذنبها. لە 22 سێ واتە مانجی ئاداری 2018 لە گوندی سەرکانی دۆڵی باڵی ینی سەر بە قەزای چۆمان بەهۆی بردومانی فڕۆکە جەنگیەکانی تورکیا 4 گەنجی کورد کە بۆ گەشت و سەیران چوبوونە ناوچەکە شەهید بوون. بەڵام ئەو کات هیچ لایەنێکی پەیوەندیدار نەهاتە سەرخەت و ڕاگەیەندراویش بڵاو نەکرایەوە. سوپای تورکیا بە پاساوی بنەبڕکردنی هێڕش و مەترسیەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە سنووری هەرێمی کوردستانی بڕیوە و لە ئێستاشدا بە درێژایی 50 کیلۆمەتر و قوڵایی 30 کیلۆمەتر لە دەڤەری برادۆستە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ئیدارەی سۆران.